دروشمەکانی 100 ساڵی ڕابردووی شۆڕشی گەلەکەمان خەبات بووە بۆ ڕزگاری نیشتیمان لە تیری داگیرکاری و داوای ئازادی مرۆڤەکان بووە لە کۆیلایەتی و ناعەدالەتی و پێشێلکردنی مافەکانیان. لەو پێناوەشدا سەخاوەتمەندانە قوربانی پێشکەش کردووە. لە دوای ڕاپەڕینی ساڵی 1991 و هەڵبژاردنی پەرلەمان و دامەزراندنی حکومەتی هەرێمی کوردستان، گەلی کوردستان هیواخواز بوو لەگەڵ گۆڕینی شەرعەتی شۆڕشگەڕی بە حکومەت و دامەزراوەی دیموکراسی چیتر بنەماکانی دەوڵەتداری و پاراستنی کەرامەتی مرۆڤ و گەشەی ئابووری و شەفافیەتی دارایی ببێتەوە کاری گەشەی هەرێمەکە و چەسپاندنی بنەماکانی دەوڵەت کە گەلەکەمان لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە خەونی پێوە بینیوە و قوربانیشی بۆ داوە. سەرڕایەوەی مرۆڤایەتی گرەی دووەمی سەدەی 21 تەواو کردووە و حکومەت و کۆمەڵگەی قانونمەند و چەسپێنەری مافی هاوڵاتی بوونی کردوێتە بنەمای پێشکەوتنە کۆمەڵایەتیە فڕەڕەهەندەکانی کە بووەتە ئەمایی گەشەی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری و دەنگی تاک و کۆمەڵ ڕێز و حورمەتی هەیە لە بڕیاری چارەنووسسازی وڵاتاندا. بەخابن لە سای پارتە پاوەنخواز و خێڵەکیەکانی گەلەکەماندا نەکەرە و بنەما گشتی و گرنگانەی ژیاری مرۆڤایەتی لە کوردستان گەشەیان نەکردووە، بەڵکو سیستمی وڵات هێشتا بە چاوی کۆیلەوە مامەڵەی هاوڵاتیان دەکات و بەلایەوە گرنگ نییە ئەوان چۆن بیر دەکەنە و داوای چیش دەکەن، بەڵکو بە ناوی ئەوانەوە بڕیار دەدات و هەناسەشیان خەفە دەکات. لە دوای هەڵبژاردنی پەرلەمان و دامەزراندنی حکومەتی هەرێمی کوردستانیشەوە لە خۆڕەڵاتی ناوەڕاستدا هیچ وڵات و سیاسەتمەدارانێک بە ئەندازەی دەسەڵاتدارانی کوردستان باسی دیموکراسی و مەدەنیەت و گەشەی مافەکانی مرۆڤیان نەکردووە کە پێناسەی دیموکراسی حکومەتی خەڵکە بەهۆی خەڵکەوە و بۆ ئەوان کار دەکات. بەڵام لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا هیچ زاراوەیەک بە ئەندازەی دیموکراسی نەکەوتوێتە بەرهێرشی بێڕێزی و خراپمانەکردن و خاڵیکردنەوەی لە نێوەڕۆکی خۆی. هەر بۆیە لەوەها حاڵەتێکدا سیستمێک سەپێنراوە هاوشێوەی تۆتالیتار و حکومەتە خۆسەپێنەکانی ناوچەکە، هەر هەناسێکی ئازاد و خواستێکی مرۆی بە خیانەت و خواستی بێگانە و دژ بە گەل و نیشتیمان پێناسە کردووە بۆ ئەوەی لە ڕێگەی بە شەیتانکردنی نەیارانی خۆیەوە زەمینەی سەرکوتکردن و داپلۆسینیان ئامادە بکات. لێرەدایە حکومەتێکی لەو مۆدێلە پشتی خاڵی دەبێت لە پشتیوانی جەماوەری بەشخوراوی وڵاتەکەی و لە بەرامبەر نەیارانی دەرەوەشیدا ئامادەی هەر ملکەچی و سازشێکە مادەم بتوانێ بۆ ماوەیەکی تریش درێژە بە تەمەنی بدات. ئەگەر سەرنجی گفتوگۆکانی نێوان هەولێر و بەغدا بدەین، بەردەوام قارەمانەکانی سەر شاشە کوردیەکانی میدیا لە وڵە داخراوەکانی بەغدا ئەوانەی کە لە کوردستان بە دوژمنیان ناو دەبەن دوجار بە ماچکردنی شان و عەبایان هەموو مەرجەکانیان قبوڵ دەکەن و لەو مەرجانەی بە نەتەوەییان دەزانن پاشەکشە دەکەن و بە چەواشەکارانە جارێکی تر بە سەرکەوتنی قارەمانانەی دەفرۆشنەوە بە جەماوەر کە ئەو ڕێکەوتنەی چەند سەعاتی ڕابردوو دوانمونەی ئەو جۆرە سیاسەتانەی دەسەڵاتی خۆسەپێنە کە ئەگەر بەردەوام بێت لە داهاتوودا پاشەکشەی گەورەتریش تۆمار دەکات.